تقريبا لە 2007 ماڵمان لە مەتیقەیە یعنی کە ئەم مەتیقێتەوە بینی ئەمە لەوانەیە باشترین شارعیان بێ باشترین خزمەتگوزاری گەشت بێت ئەم کۆڵانەیەمە کە ئەم کۆڵانێمە ڕۆژانە وازانی بارانە هیچ خزمەتگوزاریەکی قیر و چەمەتۆ ئەو شتە نەگەشتو بێمە تەنانەت ئێمە کە مەحاولەکەشمان تێکە چێ لەسەر حساب خۆمان چاچەکەین ئەچینە هەرزدام و دەستگای ئەڕێ کاکەجان ئێوە تەجاوزن یعنی ئیشتان بۆ ناکرێ ئێمە خۆمان بەلەدیە و ئاوەمان چەند کەڕە تقریبا هەفتەیە بۆ ئاوەشکا بۆ ئەمە نەچوینە بەلەدیە ئەیت بڕۆ عریزە دەن کە عریزەکەمان نەدایت خۆمان دێن چاچەکەین دوای هەفتەیەکش هەر جوابمانیان نادایەوە لەوانەیە ئیسە بۆ نسبەت ئەم کۆڵانەیەمە تۆ بینی بێتەوە قوڕا ئەمە خۆمانە جۆگانە بەهین کردومانە ئەمە بە جەگەمەر کردومانە لەبەرەوەی لەسەر شارعەکە لای دێن لەوێوە لا ناچێ یعنی هیچ خزمەتگوزارێکی تیا نییە کە تۆ بۆ مناڵ کاتێ بۆ مەکتەب مەگە بەهین بیبێ بە جارا دستانان مەگە بە کەشتی بیبێ لە ناو ئاوەڕێی نییە بڕۆ کاستە مەکتەبەکە وازانی لە دەشتەوە مناڵە نهاتوونە ئیتر نازانم باسی چیتان بۆ بکەین هیچ شتێکمان بۆ نەکراوەکو شت بڵێکەوە دڵت پێخۆش بێ و ئەمە باشترین کۆڵانەوە هەر قوڕەلیتەیەکەوە هەر کابرا خۆی تێکەڵی بۆ دێنە پڕێکاتەوە یانەکە خۆت خزمەت کۆڵانەکان نەکەی بەخوا برام بە زەحمەت یاسوڕێ ئەم جیاوازەیە لە دوای 16 ئۆکتۆبەر هیچ کەسێک حیساب بۆ کورد ناکە دەسەڵاتداری بەغا هیچ پرۆژەیەک بۆ مەتیقە کوردیەکان ناکە لەوانەیە بۆ مەتیقە عەرەبیەکان بیکە ئێستا بڕۆ مەتیقە عەرەبەکان خوار لەوانەیە مشتێکیان بۆ بکرێت کات خۆی دکتۆر نەزمەدین پێشەوەی بۆ ئێرە بیکات چوو بۆ ئەوانەی کرد ئێستاکە لە باتی ئەوانش بێن بۆ ئێرە بیکەنە جای ئیشەکان خۆیان بکەن ئیشەکان خۆیان نەکەن تۆ جوابش ناداتەوە کاچیت ئیتر نازانم وەڵا نازانم چیت پێ بڵێم لە ڕووی خزمەتگوزاری لەوەی لە ڕووی گوزەرانە بۆ ئەم مەتیقە کوردیانە کاکە خزمەتگوزاری وڵی هیچ خزمەتگوزارێکمان نەدیوە تا بڵێن خزمەتگوزاریمان بۆ کراوە ئەوە قیرەکە تا ئەوێ هاتووە قیرەکە ئەلێ کۆتاییان پێنا قیرەکە ئەوش هەڵوەشایە ئەوش نەما وابزانام تقریبا 3-4 مان قیرەکەمان دیلەوە بە دو قیریش نەما ئێستا ئەمیسان بۆتەوە تێکەڵە ئەمەش جادەبانەکەی خۆتان بەچاو خۆتانەی بینن چه ئاو باران و قوڕاوێک ئەچێتە خوارە بەخوا مناڵمان دەرەچێتە دەرەوە هیچ شوێنێک نییە کە مناڵێک یاریەکی لێ بکات کۆڵانەکە هەمووی ئەمە عەلەساس حکومە داهاتووە هەڵیکەنیوە ئەم قیرە سەردەم سەدام حوسێن کراوە ئەم قیرە سەردەم سەدام حوسێن کراوە هیچ عیبێکی نەبوو حکومە داهات هەڵیکەنی بۆری ڕاکێشا بۆ مستەشفا ئازادی و بۆ گەڕەکان خوارەوە بردی ئەلێرەوە بردی بۆ ڕێگایان هەڵکەن وەک خۆی بانیان دایەوە ئیتر نەسەبیان کرد نە هیچ شتێکیان بووی نەکرد ئاوە بەجێیان هێشت و بەم گەڕەکوبانیان کۆڵانە بۆ یەکێک چوو ئیتر هیچ خزمەتگوزاریەک نەگەیشتووە ئەم کۆڵانەی ئێمە مەسەلەیەم بۆ ڕێ لە بڵین مەشروعەکە لە پشتەوەیە ئەلێ و ئاوەکەیان ڕاکێشاوە تەوزیعەکرێ بەسەر ماڵەکان خوارە بڵین ئەوانەی بڵین دەروازە و لای مستەشفا ئازادی ئەوانە بۆ ئەوانە ئەڕوا ئەلێرەوە بردویانە وەک لێرەوە بردویانە هیچ شتێکیان هەڵیان کەنی بانیاندا نەسەبیان کرد نەیت هەر بەو شێوەیە هەڵیان کەنی بانیاندا و ڕۆشتن یانیا ساعت 10 چتە دەرەوە هەر ئێستا مەدرسەکە ماسا گشتی گلەی لیەکانانێن بۆ چیاوە پیسە هەر ناوێت یە قسە بکە یعنی کۆڵانەکە پیسە هەتا گەیتە مەکتەبەکە تا ئێرە قوڕلیتا و دیە هەر هەموو هیچ خزمەتگوزاریەکمان نییە هەموو ڕۆژان زادایلی باران باریوە وڵی ناوێرن لە یەک شوێن یاریگەن گشتی قوڕلیتە